ئەم کاتان باش بینرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت بەرنمەیەکی دیکەتان پێشکەش دەکەین. لە درێژەی پێشلکردنی سیستماتیکی مافی مرۆڤ لە ئێران لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە پەرەساندنی ڕێژەی ئێعدامەکان لە وڵاتە کۆمیتەی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بەردۆخی مافی مرۆڤی لە ئێران محکوم کرد. ئەلا بڕیارنامەیەکی نوێی کۆمیتەی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە با زۆرینەی دەنگ پەسەندکرا ئاماری ئێعدامەکان توندوتیژیەکان لە ئێران محکوم کراوە. بەپێی راپۆرتی ئاسۆشیێتد پرێس ڕەشنووسیە و بڕیارنامەیە لەلایەن دەوڵەتی کانەداوە ئامادە کراوە و ڕۆژی سێشەممە 18 نۆڤامبر لە نێوان وڵاتانی ئەندامی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان دەنگی لەسەدرا. لەو دەنگدانەدا 78 وڵات بە بڕیارنامەکە دەنگی ئەرێنی 35 وڵات دەنگی ناو و 69 وڵاتیش دەنگی بێلایەنیاندا. راپۆرتی هاوکارم ببینن لەم بارەیەوە. لە درێژەی پێشێلکردنی سیستماتیکی مافی مرۆڤ لە ئێران لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە پەرەسەندنی ڕێژەی ئەعدامەکان لە وڵاتە کۆمیتەی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بارودۆخی مافی مرۆڤی لە ئێران محکوم کرد. لە بڕیارنامەیەکی نوێی کۆمیتەی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا ئاماری ئەعدامەکان و توندوتیژیەکان لە ئێران محکوم کراوە. بەپێی راپۆرتی ئاسۆشیێتد پرێس ڕەشنووسیە و بڕیارنامەیە لەلایەن دەوڵەتی کانەداوە ئامادە کراوە و ڕۆژی سێشەممە 18 نۆڤامبر لە نێوان وڵاتانی ئەندامی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان دەنگی لەسەردرا. لەو دەنگدانەدا 78 وڵات بە بڕیارنامەکە دەنگی ئەرێنی، 35 وڵات دەنگی ناو، 69 وڵاتیش دەنگی بێلایەنیاندا. نوێنەری ئێران لە ڕێکخراوی نەتەوەکان وەکو هەمیشە بڕیارنامەی نوێی کۆمیتەی مافی مرۆڤی نابەجێ و بێسوود ناو لێبردوو ڕەخنەی لە باسنەکردنی بەرەوپێشچوونی ئەرێنی پرسی مافی مرۆڤ لە کاتی سەرۆکۆماری حەسەن ڕۆحانی لە ئێران کرد. چالەکانی مافی مرۆڤ لە ئێران لەو باوەڕەدان بە هاتنە سەرکاری حەسەن ڕۆحانی وەکو سەرۆکۆماری ئەو وڵاتە نەتەنها پرسی مافی مرۆڤ گۆڕانکاری ئەرێنی بەخۆیەوە نەبینیوە، بەڵکو ئێعدامەکان، دەستگیری چالەکانی مەدەنی و سیاسی، پێشێلکردنی مافی نەتەوەکان و کەمایەتیە ئاینیەکان، پێشێلکردنی مافی ژنان، دەستگیری بەربڵاوی چالەکانی ژینگەی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەتا دوایی پەرەی سەندووە. ئەو بڕیارنامەیە دووبارە لە کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەکان لە مانگی دەسامبر دەخرێتە دەنگدانی گشتیەوە و لە دواییدا بۆ جێبەجێکردنی دەنێردرێتە ئەنجومەنی ئاسایش. لەو بڕیارنامەیەدا کۆمیتەی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەکان سەرڕای داواکاری ڕاگررتنی توندوتیژی لەوانە ئەشکەنجە لە ئێران لە پێشێلکردنی مافی مرۆڤ لە وڵاتە و ئاماری سەرسوڕهێنەری ئێعدامەکان ڕەخنەی گرتووە. سادق لاریجانی سەرۆکی بەشی قەزایی ئێران ڕۆژی چوارشەممە 21 خەزەڵوەر ڕایگەیاندووە. ڕەشنووسیە و بڕیارنامەیە دووپاتکردنەوەی راپۆرتەکانی ماوەی پێشی بانکیمۆن سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە کاروباری ئێرانی ناولێبردوو ئەوەی وتووە کە کۆماری ئیسلامی ئێران بەم راپۆرتانە وەڵامی بە بەڵگە و باوەڕپێکراو دەداتەوە. ڕۆژی دووشەممە 17 نۆڤامبر سی ڕێکخراوی سربەخۆی مافی مرۆڤ بە ناردنی بەیاننامەیەک بۆ نوێنەرانی وڵاتانی ئەندامی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لەسەر بەردەوامی پێشێلکردنی مافی مرۆڤ لە کاتی سەرۆکۆماری حەسەن ڕۆحانی جەختیان کردەوە و خوازیاری پەسەندکردنی بڕیارنامەیەک بۆ پارێزگاریکردن لە مافی مرۆڤ لە ئێران بوون. بڕیارنامەی نوێ لە دوای راپۆرتی ئەحمەد شەهید لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران پەسەند کراوە. ئەحمەد شەهید شەشەمین راپۆرتی خۆی لە ڕەسبەری ئەمساڵ لە 28 لاپەڕە بڵاو کردەوە. بەپێی ئەو راپۆرتە بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران بەردەوام جێگەی نیگەرانیە و بە هیچ شێوەیەک دۆخی مافی مرۆڤ لە ئێران بەرەو باشی نەچووە و بەڵکو خراپتر بووە. هەروەها ئاماژەی وردی بە ڕێژەی ئێعدامەکان لە ئێران کردبوو کە زیادی کردووە. لە 36 ساڵی ڕابردوو جگە لە 1 یان 2 ساڵ بە شێوەی بەردەوام و نەبڕاوە کۆماری ئیسلامی بە بۆنەی پێشێلکاری مافی مرۆڤ ئیدانە محکوم کراوە و هەر جاریش ئێران بە توندی ڕەخنەی لە راپۆرتەکانی نەتەوەی گرتوەکان گرتۆ ڕەتی کردوتەوە. سیر لە وەدایە کە راپۆرتەکان و ڕاگەیاندنەکان هەمویان لەسەر بەڵگە و بوونی دەیان شاید حاڵی زیندووە کە بە شێوەیە کەوتونەتە بەرزوڵم و ئازاری نایاسایی وە سەرکوتی حکوومەتی تاران. لەمنێوانەدا دوو خاڵ جێگەی ئاماژە هەیە کە بە تایبەتی لەم ڕۆژانەدا زیاتر باسییان لێوە دەکرێت. یەکەم ئەوەی کە خودی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەڕوونی و ڕاشکاوانە دەڵێن ئەوان پەیوانەکانیان بۆ پرسی مافی مرۆڤ لەگەڵ ئەوەی کە لە جیهانی ئازادی ڕۆژئاوا هەیە جیاوازە و باوەڕیان بە جارنامەی جیهانی مافی مرۆڤ و ئەو شێوە لێکدانەوەی جیهانی لە مافی مرۆڤ نییە.
بەرپرسانی کۆماری ئیسلامی بەدەیان جاروتویانە مافی مرۆڤ لە ڕوانگەی ئەوانەوە شریعەتی ئیسلامی و فەرمانەکانی ئاینی ئیسلامان نەک یاسانەی و دەوڵەتیەکانی و ئەو بنەماگەلا کە مرۆڤی سەردەم بۆ خۆی دەیناوە و دەیڕشتووە. ڕوونا حکوومەت ئیسلامی وەکو نظامێکی ئایدۆلۆژیە هەڵسوکەوتەکانی لەسەر باوەڕە تەسک و یەکلایەنەکانی ئایدۆلۆژیکی تایبەت دەچێتە پێش و تەنانەت ئایدۆلۆژی ئاینی دەبێتە ئامرازێک بۆ پاساوکردنی هەر جۆرە بڕیار و هەر جۆرە ڕەفتارێکی غێری مرۆڤی و نایەسایی. لە منێوانەدا گرنگەوەیە کە لە ئێستادا ئایدۆلۆژی ئاینی بۆ بە کاڵا و ئامرازێک بۆ حکوومەتی تاران و کاربەدەستانی کۆماری ئیسلامی تەنانە ڕوحم با باوەڕە ئاینەکانی خۆیان ناکەن. بەواتایەکی دیکە ئاینی وەکو پاساوێکە بۆ هەر جۆرە هەڵسوکەوتێکی ناسەردەمیانە و دوور لا پرسیبەکانی ئامڕۆی ئەو نیزامە. بێگومان بەرپرسانی دەوڵەتی ئێران ڕاست دەکەن کە مافی مرۆڤ لای ئەوان مانایەکی دیکە هەیە و سروشت و بنەماکانی حکوومەتە لەگەڵ ئەقلیەت و بایەخەکانی مرۆڤی سەردەم یەک ناگرێتەوە. بۆیە قەت ئەو نیزامە ناتوانێت پابند بە یاسانەی و دەوڵەتەکانی مافی مرۆڤ بێت. و بەڵام لە خاڵی دووهەم ئەو ڕاستیەیە کە گۆڕینی سەر و کۆمار هەرگیز نابێتە هۆی ئەوەی کە باری مافی مرۆڤ لە ئێران گۆڕانکاری جددی و بنەڕەتی بەخۆ ببینێت. بۆ نمونە هاتنی ڕۆحانی کە دروشمی مافی شارۆمەندی هەڵگربوو تەنها نەبوو بە هۆی چاکسازی لەو بوارەدا کەچی بە پێچەوانەوە ڕاپۆرتەکانیشان دەدەن تەنانەت ڕۆتی ئەدامەکان خێرایەکی سەنازڕاکێشی بەخۆ بینیوە و لەو ماوەیەدا بە سەدان کەس لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕۆحانی لە سێدارە دراون. واتە ئەوە بەها ئینسانیەکان نییە کە بنەمای ڕەفتاری کۆماری ئیسلامی لەگەڵ شارەمەندانیە بەڵکو بەرژەوەندەکانی نیزامە کە دیاری دەکات چ کات و چۆن لەگەڵ خەڵک هەڵسوکۆت بکەن. بۆ نمونە ئێستا کە کۆماری ئیسلامی پێویستی بە سیمایەکی نوێیە لە ئاز دیپلۆماسی جیهانی لە ناوخۆ دەستی داوەتە سەرکوتی زیاتر تالانیکەم ناوخۆ بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکات و لە کاتێکیشدا کە لەلایەن کۆمەڵگای جیهانی ئیدانە دەکرێت دەڵێت ئەوە لە فەرهەنگی ئاینی ئێمە مافی مرۆڤ پێناسەی تایبەتی هەیە و بەم شێوە سیاسەتەکانی پاساو دەداتەوە. بە هەر شێوە گۆڕینی سەر و کۆمار لەو حکوومەتە نابێتە هۆی گۆڕانکاری لە کارنامەی مافی مرۆڤی ئەو نیزامە. و هەواڵێکی دیکە و هاوکار لەگەڵ درێژەی کێشە و ناکۆکیەکان لەسەر پرسی ئەتۆمی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها وتوێژە بێ ئاکامەکانی ئێران و گروپی پێزەدەیەک و لە کاتێکدا کە وتوێژە ئەتۆمیەکانی ئێران و وڵاتانی زلهێز بە قۆناغەکانی کۆتایی نزیک دەبێتەوە. ئیسرائیل سەبارەت بە ڕێکەوتنی بە پەلال لەگەڵ ئێران هۆشداریدا. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە چاپێکەوتنی لەگەڵ فرانک والتێر ئاشتیان مایر وەزیری دەرەوەی ئاڵمان وتی ئەگەر ئێران دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگات ئەوە بە زەرەری ئیسرائیل و ئوروپا و ئاشتی جیهانی دەبێت. راپۆرتی هاوکارم ببینن دێمەوەلاتان. هاوکات لەگەڵ درێژەی کێشە و ناکۆکیەکان لەسەر پرسی ئەتۆمی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها وتوێژە بێ ئاکامەکانی ئێران و گروپی پێنزەدەیەک و لە کاتێکدا کە وتوێژە ئەتۆمیەکانی ئێران و وڵاتانی زەهلێز بە قۆناغێکی کۆتایی نزیک دەبێتەوە، ئیسرائیل سەبارەت بە ڕێکەوتنی بەپەلە لەگەڵ ئێران هۆشداریدا. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە چاوپێکەوتنی لەگەڵ فرانک والتێر شتاینمایر وەزیری دەرەوەی ئاڵمان وتی ئەگەر ئێران دەستی بەچەکی ئەتۆمی ڕابگات ئەوە بە زەرەری ئیسرائیل و ئوروپا و ئاشتی جیهان دەبێت. لە بەرامبەردا وەزیری ئاڵمان نەتەنیاهوی دڵنیا کردەوەکە ئەگەر کۆمەڵگای جیهانی لەگەڵ ئێران بە ڕێکەوتن بگات ئەوە ڕێکەوتنێکی بەرپرسیارەتی دەبێت. بنیامین نەتەنیاهو لە وتوێژێک لەگەڵ کەناڵی CBS سەبارەت بە هاوکاری ئێران لەشەڕ لەگەڵ تێرۆریسمی ئیسلامی ڕەخنەی کرد. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕوو بە باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا وتی ئێران هاوپەیمانی تۆ نییە، ئێران هاوڕێی تۆ نییە، ئێران دژمنی تۆیە. هەروەها وتی ناتوانرێت لەگەڵ ئێران لە شەڕ دژی تێرۆریسمی ئیسلامی هاوپەیمانی بکرێت. هەروەها جەختی کردەوەکە نە کۆمار ئیسلامی ئێران و نە تێرۆریستە ئیسلامیەکان نابێت دەستیان بە چەکی کوشتاری بە کۆمەڵ ڕابگات. هەروەها سەرۆکوەزیرانی ئیسرائیل هۆشداری داکە لە وتوێژەکانی ڤیەن دەبێت توانای بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی بە تەواوەتی لە ئێران بگیردرێت. هەروەها ناوبراوتی بۆ گەیشتن بەو ئامانجە دەبێت گەمارۆکان دژ بە ئێران هەروەک خۆی بمێنێتەوە و لە زۆر کاتیشدا پەرەبستێنێت. پرسی ئەتۆمی ئێران لە ئێستادا بووەتە پرسێکی گرنگ بۆ کۆمەڵگای جیهانی. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران سەرەڕای وتوێژە ئەتۆمیەکان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوایی و هەروها ئیعدای ئەوە دەکات کە بەڵێن و پابەندبوونی بەڕێکەوتن نامەکان جێبەجێ بدەکات، بەڵام بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگات. ئیسرائیل و کۆمەڵێکی دیکە لە وڵاتانی ڕۆژئاوایی چەکی ئەتۆمی ئێران بە گەورەترین هەڕەشە بۆ جیهان دەزانن.
ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا بەهۆی گەمارۆکانی یەکێتی ئوروپا و ئەمریکا تووشی قەیرانی ئابووری بووە و ڕۆژ بە ڕۆژ ئەو قەیرانە بەربڵاوتر دەبێتەوە ئەو گەمارۆیانە زیاتر کاریگەری لەسەر خەڵکی ئێران بەگشتی دەبێت. هەروە ئەو لایەنە و توێژکارانە و بەتایبەت کۆماری خوازەکان کە لە ئێستادا ڕێژەیان زۆرە لە کونگرە و سەنای ئەمریکا وتویانە لە ئەگەری پابەند نەبوونی ڕژیمی کۆماری ئیسلامی بەڕێکەوتنە ئەتۆمیەکان و هەروەها بەردەوامی هەوڵەکانی بۆ دەستپێڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی ئەوە گەمارۆی زیاتری دەخرێتە سەر. هاوکار لەگەڵ ئەوانە کۆماری ئیسلامی ئێران هەوڵ دەدات لە ڕێگەی کڕینی تەکنۆلۆژی لە ئاڵمان ئەو کەرەستانەی کە بۆ بەرنامە ئەتۆمیەکانی پێویستەتی دابین بکات. ئیدارەی تاوانی گۆمرۆکی ئاڵمان لەو بارەیەوە راپۆرتی بڵاو کردووەتەوە. بەرپرسی ئیدارەی جنایی گۆمرۆکی ئاڵمان ڕایگەیاندووە کە ئێمە شایەتی چالاکیە نایاسایەکانی ئێرانین کە بۆ پەرەپێدانی چەکە ئەتۆمیەکان گرنگە. بەپێی وتەی ئەو بەرپرسە چەندین کەس و شرکت بە شوناسایی ساختگی هەوڵیان داوە ئەو کەرەستانەی کە لە بواری گەمارۆکاندایە بە شێوەی نایاسایی لە ئاڵمان ببینە دەرەوە و بیگەێنە دەستی ئێران و چەندین داری لەو هەوڵە سەرکەوتوو بوون. ئێران لە کاتی ئێستادا تەنیا وڵاتێکە کە لە ئاست جیهاندا کە ڕاشکاوانە هەڕەشە لەسەر دەوڵەتێکی سربەخۆ ڕسمی دەکات بۆ لەناوبردننی هەڵوێستێکە بۆ هیچ ناوەندێک و هیچ وڵاتێکی جیهان جێگەی قبول نییە. ئەو سیاسەتە توندا کە لە کردەوەشدا ڕنگدانەوەی بووە بەهۆی یارمەتی دەیان ملیۆن دلاری تاران بۆ تۆرۆریسمی هەرێمی دژی ئیسرائیل و تێکدانی پرۆسەی ئاشتیوای کردووە کە جیهان بە دڵنەگەرانیەوە بڕوانێتە پرۆگرامە ئەتۆمەکەی ئێران و ئەوە سەلمێنراوە کە ئێرانێکی ئەتۆمی دەتوانێت مەترسیەکانی بۆ سەر ناوچەو جیهان دەیان جار زیاتر لە ئێستا بێت. ڕاستی ئەوەیە کە حکوومەتی ئیسرائیل مافی خۆیەتی بە پەرۆشەوە چاودێری پرۆسی دارستانەکانی ئێران لەگەڵ ڕۆژ ئاوا بکات. لە کاتێکدا تاران 36 ساڵە دروشمی لە ناوبرنی ئەو دەوڵەتانی هەڵگرتووە و هەر کارێکیش ئەتوانی بێتی دژی حکوومەتی جوولەکەکان کردوێتی. ئیسرائیل باش دەزانێت ئەگەر بێت و تاران دەستی بە چەکی ئەتۆمی بگات ئەوە هاوکێشەکان بە قازانجی کۆماری ئیسلامی دەگۆڕێت و چی دیکە ئێران بە ئاسانی گوێ بە خواستەکانی کۆمەڵگای نێودەوڵەتی سڵ ناکات و ئەو کاتەیە کە تەرۆریسمی ناوچەوی جیهانی دەرفەتێکی باشتری بۆ دەرەخسێت. لەم نێوانەدا ئیسرائیل زیاتر لە هەر وڵاتێکی دیکە دەکەوێتە بەرپەلاماری تۆریستانی سەر بە ئێران. ئەوەش لە کاتێکدایە کە هیچ هەڵسوکەوتێکی چاوەڕوان نەکراو لە تاران بە دوور نازانرێت و نەتانیاهو باش دەزانێت بۆ ئەوەی کە لەمپەر لە بەرامبەر دەستێوەدانەکانی کۆماری ئیسلامی ساز بکرێت یەکەم هەنگاو ئەوەیە کە مۆڵەت نەدرێت دەستی بە چەکی کۆمەڵکۆژ بگات. جگە لەوەش ئیسرائیل لە ئەزموونی 3 دەی ڕابردوو باش دەزانێت کە زۆر جار لایەنە ئوروپایەکان لەبەر بەرژەوەندی ئابووری خۆیان و پەیوەندی ئابووری لەگەڵ تاران پشتیان لە زۆر پرەنسیبی گرنگ کردووە و زۆر شتیان کردوتە قوربانی بەرژەوەندی ئابووریەکانیان. لەلایەکی دیکەوە لایەنگری و پاڵپشتی رووسیا و چین لە کۆماری ئیسلامی هۆکارێکی دیکەیە بۆ نیگرانی ئیسرائیلەکان بەتایبەت ئەوەی کە کێبڕکە نێوان ئەمریکا و ئەو دوو وڵاتەوە بەتایبەت رووسیا وای کردووە کە هەر هەڵوێستێکی توند بەرامبەر بە ئێران زۆر جاران لەگەڵ ناڕەزایەتی ئەو دوولایەنە بەڕوو بوێتەوە و زۆر جاریش سزاکان یەکلایەنە لەلایەن خودی ئەمریکاوە بەسەرتاران بسەپێنرێت. هەروەها سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەزموونی کۆرەی باکووری لەبەردەستایە کە ڕێک بەهۆی هاوکاری چینەکان دەستی گەشتە چەکی ئەتۆمی. ئەویش لە کاتێکدایە کە دەوڵەتی کۆرەی باکووری وەکو حکوومەتی ئێستای ئێران تا هەنگاوی کۆتایی دەختی لەسەر سیاسەتە ئەتۆمەکەی کرد و تەنانەت برسێتی میلیۆنها کورەی نەبوو بەهۆی ئەوەی کە لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی ڕێک بکەوێت. بۆیە ترسی ئیسرائیلەکان لەم ماوەدا بێهۆکار نییە. بەڵام خاڵێکی ئەرێنی ئەوەیە کە سەرڕای ئەوەی کە دەوڵەتی دموکراتەکان لە ئەمریکا زۆر هەوڵی داوا لە ڕێگای دارستانەکان و لە ماوەیەکی دوور و درێژ لەگەڵ ئێران بگاتە ڕێکەوتن، بەڵام هەڵوێستەکان وای نیشان دەدەن کە هیچ لایەنێک پێی خۆش نییە تاران دەستی بە چەکی ئەتۆمی بگات و پێدەچێت ڕۆژئاوا بڕیاری داوە بە هەر نرخێک بێت نەهێڵێت پرۆسەی دروستکردنی چەکی ئەتۆمی لە ئێران بگاتە دەرەنجام. بۆیە کارناسان لەو باوەڕدان کە ئەمریکایەکان قەت ئیجازە نادەن کە ئەزموونی کۆرەی باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووپاس ببێتەوە و ئیسرائیلەکان دەبێت متمانە بە هەڵوێستی ڕۆژئاوا بکات.
ڕێبەرانی وڵاتانی دەوڵەمەندی جیهان کۆبوونەوەی گروپی بیستیان لە شاری برێزبین لە ئوسترالیا دەست پێ کرد و توێژەکانی ئەو کۆبوونەوەیە دووڕۆژیە کە ڕێبەرانی ئەمریکا، چین، رووسیا و ژمارەیەکی دیکە لە وڵاتانی جیهان بەشدارن تێیدا لەسەر گەشەی ئابووری جیهان جەخت دەکاتەوە. بەپێی راپۆرتەکان پێشبینی ئەوە دەکرێت سەرەڕای دەستوری کاری دانیشتنی گروپی بیست کە لەسەر ڕێگا چارەکانی گەشەی ئابووری جیهانە دەستێوەردانی رووسیا لە ئۆکراین بخرێتە بەرباز. هەروەها ئەگەری ئەوەش هەیە نەخۆشی ئێبۆلا و گۆڕانکاری کەشوهەوا لەو دانیشتەدا باسییان لەسەر کرابێت. ڕێبەرانی بیست وڵاتی گەورەی ئابووری جیهان کە بە گروپی بیست ناسراوە بەشێکی گەورە لە ئابووری بازرگانی جیهانیان لەدەستدایە ڕۆژی شەممە 24 خەزەڵوەر لە برێزینی ئوسترالیا کۆبوونەوە. راپۆرتی هاوکارم ببینن لەم بارەیەوە. ڕێبەرانی وڵاتانی دەوڵەمەندی جیهان کۆبوونەوەی گروپی بیستیان لە شاری بریزبن لە ئوسترالیا دەست پێ کرد و توێژەکانی ئەو کۆبوونەوەیە دووڕۆژیە کە ڕێبەرانی ئەمریکا، چین، رووسیا و ژمارەیەکی دیکە لە وڵاتانی جیهان بەشدارن تێیدا لەسەر گەشەی ئابووری جیهان جەخت دەکاتەوە. بە پێی راپۆرتەکان پێشبینی ئەوە دەکرێت سەرەڕای دەستوری کاری دانیشتنی گروپی بیست کە لەسەر ڕێگەچارەکانی گەشەی ئابووری جیهانە دەستێوەردانی رووسیا لە ئوکراین بخرێتە بەرباز. هەروەها ئەگەری ئەوەش هەیە نەخۆشی ئێبۆلا و گۆڕانکاری کەشوهەوا لەو دانیشتنەدا باسییان لەسەر بکرێت. ڕێبەرانی بیست وڵاتی گەورەی ئابووری جیهان کە بە گروپی بیست ناسراوە و بەشێکی گەورە لە ئابووری و بازرگانی جیهانیان لەدەستدایە شەممە 24 خەزەڵوەر لە بریزبنی ئوسترالیا کۆبوونەوە. زیادکردنی گەشەی ئابووری جیهان پرسێکی ڕاگەیەندراوە بۆ 19هەمین کۆبوونەوەی جیهانی گروپی بیست. سەرەڕای ئەمانە پێشبینی دەکرێت قەیرانی ئوکراین ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەخۆشی ئێبۆلا و گۆڕانکاری کەشوهەوا لە پرزگەلێک بن کە لەو دانیشتنە دووڕۆژیەدا لەسەریان قسە و باس بکرێت. بەپێی راپۆرتی ڕۆیترز، هێرمان ڤەن ڕامپۆی سەرۆکی ئەنجومەنی ئوروپا ڕایگەیاندووە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئوروپا ڕۆژی دووشەممە 26 خەزەڵوەر کۆ دەبنەوە تا بارودۆخی ئوکراین و هەنگاوەکانی پێویست لەوانە سزای زیاتر دژی رووسیا لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. هێرمان ڤەن ڕامپۆی هەروەها وتی رووسیا دەبێت ناردنی چەک و هێزی نظامی بۆ ئوکراین ڕابگرێت. دەیڤید کامرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا ڕۆژی هەینی لە سەروبەندی کۆبوونەوەی گروپی بیست کە یەکێک لە بەشداربووان دەبێت هەوڵەکانی رووسیای خراپ و بەجێگەی قبوڵ نەکردن ناولێبرد. کامرۆن هۆشداری داوە کە ئەوان دەتوانن سزای زیاتر لەلایەن ئەمریکا و یەکێتی ئوروپاوە لە دژی رووسیا پەسەند بکەن. ئەمە لە کاتێکدایە کە پوتین لە سەروبەندی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ڕێبەرانی ئابووری جیهان وتی سزاکانی ئەمریکا و یەکێتی ئوروپا دژی رووسیا تەنها زیان بە رووسیا ناگەیەنێت بەڵکو زیان بە ئابووری جیهانیش دەگەیەنێت. لە ئەندامانی گروپی بیست دەتوانرێت بە ئەمریکا، ژمارەیەک لە وڵاتانی یەکێتی ئوروپا، رووسیا، عەرەبستانی سعودی، هێند، تورکیە و کانادا ئاماژە بکرێت. وڵاتانی گروپی بیست بەڵێنیان داوە کە لە 5 ساڵی داهاتوودا بەرهەمهێنانی ئابووری خۆیان لە ڕێگەی چاکسازی سیاسەتە ناوخۆیەکان لانیکەم تا 2% زیاد بکەن و بەم پێیە چەندین ملیۆن پیشەی نوێ دروست دەبێت. گروپی بیست یان جی بیست وڵاتی بەهێزی ئابووری لە خۆ دەگرێت کە پێکەوە زیاتر لە 85% ئابووری جیهانیان بەدەستەوەیە و هەر ساڵە لا وڵاتێک کۆبوونەوەیان هەیە بۆ تاوتوێکردنی بارودۆخی ئابووری خۆیان و باگشتی ئابووری جیهان. لەو کۆبوونەوەدا بەردەوام نوێنەری یەکێتی ئوروپا وەکو جەمسەرێکی بەهێزی ئابووری و هەروەها ناوەندگەلێک وەکو سندوقی نێودەوڵەتی پوڵ یان بانکی جیهانی بەشداری دەکەن. جێگای ئاماژەیە کە کۆبوونەوەکانی ئەو گروپە زۆربەی کاتەکان لەگەڵ مشتوبڕ لەسەر ڕووداوە سیاسیەکان و قەیرانە هەرێبی و جیهانیەکان هاوکاتە. واتە جگا لە بواری ئابووری زۆر بابەتی سیاسیش باسی لەسەر دەکرێت دەرفەتێکی باشە بۆ وتوێژی ڕێبەرانی جیهان لەسەر قەیرانە نێودەوڵەتیەکان. ڕاستی ئەوەیە کە گروپی بیست لە چەند بواردا و لە چەند ڕوانگەوە خاوەنگرنگی تایبەتە. یەکەم ئەوەی کە بڕیارەکانی ئەو گروپە ڕاستەخۆ دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر هەلومەرجی ئابووری جیهان و هەر چەشنا ڕێکەوتنێکی ئەرێنی لە نێوان ئەندامانی ئەو گروپە. دەتوانێت ببێتە هۆی بوژاندنەوەی ئابووری. تەنانەت کاریگەریەکانی لە کورتماوەدا هەستی پێدەکرێت. ئەگەرچی ڕووناکە کۆبوونەوەکانی گروپی بیست زیاتر دەرفەتێک و گۆڕەپانێکە بۆ ململانەی سیاسی و ئابووری زلهێزەکان تاوەکو بتوانن لە یەکتر ئیمتیاز وەرگرن، بەڵام زۆر جاریش بەرژەوەندی هاوبەشوا دەکات کە دەگەنە ڕێکەوتنێکی گرنگی ئابووری. هەر ئەوەش بۆ خۆی کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر ئابووری هەموو جیهان.
بەتایبەت هەر بەو شێوەیە ئاماژەم هەم پێکرد لە کۆی یەک ئەو گروپە 85% ئابووری جیهانی بەدەستەوەیە کا لەم نێوانەدا ئەمریکا، یەکێتی ئوروپا، ژاپۆن، چین و رووسیا وەکو گەورەترین ئابوووریەکانی جیهان زۆرجار ڕۆڵی یەکلایکەرەوەیان هەیە لە هاوکێشە سیاسی و ئابوووریەکاندا. خاڵێکی دیکەی گرنگەوەیە کە گروپی بیست بۆ خۆی یەکێک لە هێماکانی جیهانی ئێستاە کە بە بڕوای زۆرێک لە کارناسان لە حاڵەتی یەکجەمسەری دەرهاتووە و بەرەو چەند جەسەری هەنگاو دەنێت، واتە نەک وەکو جیهانی سەردەمی شەڕی ساردەوە و نەوەک یەکدەیەی دوای ڕوخانی سۆڤیەت. بەڵکو جیهان بەهۆی پێشکەوتنی ئابووری چەندین وڵات وەکو چین لە ئاسیا و وڵاتێک وەکو برەزیل لە ئامریکای باشوور بەرەو سیستمی چەند جەمسەری دەڕات و یەک یان دوو لایەنی تایبەت بڕیاردەری کۆتایینین لە هاوکێشەکان. ئەوەش دەتوانێت بەهۆی کێبڕکێ لە نێوان ئەو وڵاتانە بۆ خۆی بێتە ئەگەرێک بۆ پێشکەوتنی هەمەلایەنەی کۆمەڵگای جیهانی. جگە لەوەش گروپی بیست شوێنێکە بۆ دانوستانی سیاسی لەسەر قەیرانە گرنگەکانی جیهان و دەرەنجامی وتوێژەکانی ئەو کۆبوونەوانە بۆ زۆر دەوڵەت و لایەن لە سەراسەری جیهان خاوەن گرنگی تایبەتە. واتە ئابووری بە مانای ڕاستەقینەی خۆی کاریگەری خۆی لەسەر هاوکێشە سیاسەکان نیشان دەدات و هەر بڕیارێکیان ئیمتیازێکی ئابووری دەتوانێت ڕاستەوخۆ کاریگەری هەبێت لەسەر سیاستەکانی ئەندامانی ئەو گروپە لەمەڕ ڕووداویان قەیرانێکی تایبەت. بۆیە پێکاتنی پەیمانێک لەو شێوە و چەندین پەیمان و گروپی دیکەی هەرێم و جیهانی لەو چەشنا بە شوێنەی کاریگەری خۆی لە گۆڕانکاری هاوکێشەکان و چوون بەرەو جیهانێکی چەند جەمسەری دەردەخات و بێگومان داهاتوو بەڕای زۆرێک لە کارناسان جیهانی گروپەکانی و هاپەیمانە ناوچەی جیهانەکانە. باڵە خۆشەویستان، بەرنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە هەر بژین بە شادی.